لە ڕۆیشتنیاندا دەلەرزن و وەڵامی دەوروبەریان نادەنەوە. جەستەیان شێواوە، بێ ئامانج دەجوڵێن و کۆنتڕۆلی جەستەیان پێناکرێت. ئەمە جۆرە دەرمانێکی بێهۆشکەری نوێیە کە هەڕەشە لە ئەمریکا دەکات و کار دەکات بۆ دابەزاندنی لێدانی دڵ و کەمکردنەوەی سزبوونی دڵ. دەرمانی بێهۆشکەری فلاکە تێکەڵەیەکە لە مادەی سیلیسین کە بۆ ئاژەڵە گەورەکان بەکاردێت و بە خراپترین جۆرەکانی دەرمانی بێهۆشکەر دادەنرێت کە دەبێتە هۆی کوشتنی بەکارهێنەرەکە. بەکارهێنەرانی ئەم دەرمانە بە زویندوی دەگۆڕدرێن بۆ مردوو، هەڵس و کەوتیان لە زۆمبیەکان دەچێت. ترسەکە لەوەدایە کە پزیشکەکان توانایان نییە لە چارەسەرکردنی ئاڵوودەبوانی ئەو دەرمانە، چونکە بەپێی تاقیکردنەوەکان هیچ چارەسەرێک کاریگەری لەسەر بەکارهێنەرەکە دروست ناکات. بەپێی ئامارێک لە ئەمریکا و بە دیاریکراوی لە ساڵی 2020ەوە تا ساڵی 2022 ڕێژەی بەکارهێنەرانی ئەم جۆرە مادەیە بەرز بووەتەوە بۆ لە 100,120. لە ویلایەتی تەکساسی ئەمریکاش ژمارەیەکی زۆر کەس بەهۆی بەکارهێنانی ئەم دەرمانەوە گیانیان لەدەستداوە و نووسینگەی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانی ئەو ویلایەتەش هۆشداری لە بەرزبوونەوەی زیاتری ئەم ڕێژەیە دەدەن بە هۆکاری بڵاوبوونەوەی بەرچاوی ئەم دەرمانە لە بازاڕی ڕەشدا. فلاکە چییە؟ فلاکە دەرمانێکی بێهۆشکەری پیشەسازیە کە بە شێوەیەکی سەرەکی لە وڵاتی چین دروست دەکرێت و بە شێوەی حەپی سپی دەفرۆشرێت. ناوی فلاکە لە زمانی ئیسپانیەوە وەرگیراوە و باواتای ژنێکی جوان دێت. ئەم دەرمانە مەترسیدارە، چەندین کاریگەری خراپی هەیە کە زۆربەیان پەیوەندیان بە گۆڕانی ڕەفتار و باری دەرونیەوە هەیە. جگە لەو کاریگەریە خراپانەی پێشتر باسمان کرد، ئەو کەسەی ئەم دەرمانە بەکاردێنێت هەست بەوە هەم دەکات و وا دەزانێت چەند کەسێک بەدوای کەوتون و هەوڵی کوشتنی دەدەن. ئەمە جگە لە بینینی خەونی تون کە زۆر جار دەبێتە هۆی توندوتیژی دژی دەوروبەرەکەی یان خۆیان.